ئەکبەری حاجی ڕۆستەم چۆن کوژرا؟ کوڕەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم چی بینی؟ لە دوای خۆی 4 هاوسەر و 24 منداڵی بەجێهێشت. ئێوارەی دوێنێ ئەکبەری حاجی ڕۆستەم کەسایەتێکی دیاری گەرمیان و پێشمەرگی دێرین لە ناو باخەکەی خۆی بە گول لێ کوژرا. ئەکبەر حاجی ڕۆستەم خاوەنی 4 هاوسەر و 13 کوڕ و 11 کچە. دوێنێ لە شاری هەولێر گەڕاوەتەوە بۆ گوندی ئۆمەربلی سەر بە قەزای کفری. پێشەوەی بگاتە ماڵەوە لە نزیک گوندەکەی چۆتە باخەکەی کە کاری کشتتوکاڵی تێدا دەکرد. یەکێک لە کوڕەکانی لە نزیک باخەکەی باوشی سەرقاڵی زەوی چێڵان بوو. ئۆتۆمبیلەکەی باوکی بینیوە بەرەو گوندەکە ڕۆیشتووە و وای زانیوە باوکێتی لە ئۆتۆمبیلەکەدا و دەچێتە ماڵەوە و خۆشی گەڕاوەتەوە ماڵەوە. بەڵام پاژەوەی چەند جارێک پەیوەندی بە باوکیەوە دەکات و مۆبایلەکەی داخراوە. خۆی دەگەێنێتە باخەکە و دەبینێت کە تەرمی باوشی لە باخەکەدا کەوتووە. هاوکات ئۆتۆمبیل و مۆبایل و دەمانچەکەی ئەکبەر حاجی ڕۆستەمیش دیار نەماون و لەلایەن تەقەکەرەکەەوە دزراون. یەکێک لە کوڕەکانی ئەکبەری حاجی ڕۆستەم ڕەتی دەکاتەوە کە کێشەی خێزانیان هەبوو بێت و دەژڵێت هیچ شوانێکی عەرەبمان نەبووە وەک باسی لێوە دەکەن کە لەلایەن ئەوانەوە کوژرا بێت.